سلااوڕێز لەو ڤیددیۆیەی باسی بابەتێکی زۆر گرنگ بابەتی وەرگێڕان و بابەتێکی لە هەمان کات ڕەنگە تۆزێکیش ئاڵۆز. وەرگێڕان هەموو وەرگێڕانێک نا، بۆیە مەبەستم وەرگێڕانی کتێب و شتیوانیە، زیاتر مەبەستم وەرگێڕانی گوگڵە کە ئەو خزمەتەی گوگڵ هەیەی گوگڵ ترانسلیت. و لەبەرچ ئەو بابەتەم هەڵبژار چونکە هەستم کرد گرنگە و هەستیشم کرد کە ئاڵۆزیشە لە هەمان کات. لێرە ئەمن تۆزێک ڕەنگە تیشکێک بخەمە سەر ئاڵۆزیەکانی. هەتا ئێستا لەو ماڵپەڕەی کە گوگڵ هەیەی ماڵپەڕی وەرگێڕانی زمانەکان، هەموو زمانەکان نییە، بێگومان تەنیا 108 زمان هەیە و یان جۆری وەرگێڕان هەیە. ئەگەر تەمەشای ماڵپەڕەکەی بکەین لێرە ماڵپەڕی گوگڵ ئەو هایە کە دەچینە دەنووسین لە گوگڵ ترانسلیت، دێینە ئەو ماڵپەڕەی، لێرە لە لای دەستی ڕاست ئەو زمانەی هەڵدەبژێرین کە پێی دەنووسین و دەمانەوێت لێرەش هەڵدەبژێرین وەری بجێڕیتە سەر چ زمانێک. بۆ وێناگەر لێرە بنووسین کوردی، زمانی کوردی هەڵبژێرین وەری بجێڕیتە سەر بۆ وێنە زمانی ئینگلیزی، لێرەش ئینگلیزی، لێرە کوردیەکەی دەنووسین بۆ چونکە کوردیەکە زیاتر زاراوەی کوردی باکوورە کەواتە دەبی بە لاتینی بنووسین. بۆ وێنە بنووسین ئەس، لێرە زۆر بەباشی چاچی کرد کردیە ئینگلیزی. ئەوەیە من لێرە دەمەوێت باسی کەم زیاتر زاراوەی کوردی باشوورە کە زۆر جار دەنووسین سۆرانی کە بەڕای من زۆر باش نییە وشەی کوردی لە زاراوەیەک بکەینەوە، چونکە ڕەنگە بە تێپەڕبوونی کات تەنیا سۆرانی بمینێتەوە و زۆر لێک بترازین لەگەڵ زاراوەی کوردی باکوور کە ئەوانیش ڕەنگە زاراوەی کرمانجی بەکاربێنن و بەو شێوەیە زیاتر دەبیتە کرمانجی و سۆرانی و وشە کوردیەکە بزر دەبی. ئەوە تەنیا ڕای منە لەسەر ئەو بابەتە. ئێستا گوتمان هەموو زمانەکان نییە و بە تایبەتی زاراوەی کوردی باشوور. یەک لە زمانە زمانی کوردی زاراوەی کوردی باکوور کە هەیە بە جێی دڵخۆشیە کە هەیە و ئەوانیش بە پیتی لاتینی دەنووسن. ئێستا پرسیارەکە چییە؟ ئایا لەبەرچە تا ئێستا زمانی کوردی زاراوەی باشووری لە گوگڵ نییە و لە گوگڵ وەرگێڕیان گوگڵ ترانسلیت نییە؟ بێگومان ئەوە پرسیارە ڕەنگە زۆرمان پرسیارمان کردبی، وەڵامەکەی نەزانین، هەرچەندە ئەمنیش لێرە هیچ وەڵامەکەی نازانم، بەڵام زیاتر دەمەوێت گفتوگۆ دروست بی دەربارەی ئەو بابەتە. کەواتە ئەو پرسیارە هەیە و هەمومان زۆرمان پرسیارمان لە خۆمان کردیەوە. بەداخە وەڵامەکەشی ئەمن بە تەواوی نازانم، بەڵام ڕەنگە بەڕای خۆم هەندێک هۆکاری دانێم کە بە لێکدانەوەی خۆم ئەوانە هۆکارەکانن. دوو هۆکاری یان دوو لایەنی سەرەکی هەیە کە دەڵێم هۆکار مەبەستمەوە نییە کە هەڵەیان کردبی یان ئەوە مەبەستم تەنیا ئەوەیە کە لەبەرچن نییە. دوو لایەن هەیە، یەک لایەن کۆمپانیایەکە بەخۆی واتە کۆمپانیای گوگڵ کە ئەو خزمەتەی هەیە، لایەنەکەی دی ڕۆشنبیرانی کورد، ئەوانەی کە شارەزانە لە وەرگێڕانی زمان، ئەوانەی کە دوو زمان بەباشی دەزانن و هەروەها شارەزاییان هەیە لە
لە بوارەکانی زانست و زانیاری بەگشتی. کەواتە ئەگەر مەسەلەکە لە لای گوگڵی بی، گوگڵ لەبەرچە تا ئێستا ئەو خزمەتەی پێشکەش بە کوردان نەکردیە کە زاراوەی باشووریان هەیە، چونکە بەڕای من گوگڵ پێویستی بە کۆکردنەوەی ئامار و زانیاریە لەسەر هەر زمانێک بۆ ئەوەی ئالگۆریتمەک دروستکە. ئالگۆریتم واتە چ؟ واتە شێوازەک و شێوە ڕێگەیەکی ئاسان بۆ ئەوەی کۆمپیوتەرەکان زانیاریەکان وەربگرن، ئامارەکان وەربگرن و لێکی بدەنەوە و وەڵامەکی دروست بدەنەوە. هەتا کۆمپیوتەرەکان بتوان ئەو ئیشەی بکەن، داتایەکی زۆر پێویستە، زانیاریەکی زۆر پێویستە دەربارەی هەر زمانێک، چونکە زمان ئاڵۆزترین ڕەنگە زانست بی کە تەنیا مرۆڤ هەتا ئێستا توانیتی وەرجێڕان بکە لە مابینی زمانەکان، بەڵام ئیشەکە زۆر سەختە کە دێتە سەر ئامێر و کۆمپیوتەر و ماشێن و شتیەوە. کەواتە گوگڵ پێویستی بە کۆکردنەوەی ئامارە و پێویستی بە زانیاریە، پێویستی بە دروستکردنی ئالگۆریتمە، هەتا وەک پرۆگرام دای بنێ و کۆمپیوتەرەکان بتوانن وشە کوردیەکان بناسنەوە، دەقەکەی بناسنەوە، وشەکان لە تەنیشت تێکدانێن، مانایەکی پوختە و باش بدەنەوە بە زمانەکانی دیکە. ڕەنگە هەتا ئێستا ئەو داتایە لە بەردەستی گوگڵ نەبی، ڕەنگە لە بەردەستی بی بەڵام تەواو نەبی، کەم و کورتی هەبی، یان ڕەنگە گوگڵ کاتی نەبی، زانیاریەکانی هەیە بەڵام هێشتا کاری لەسەر نەکردیە، هێشتا پێویستی بزانە ئایا پێویستی بە داتای دیکە و ئاماری دیکە یان هەر بەخۆی جارێ ئیشەکەی دواخستیە. کەواتە لێرە من ناتوانین هیچ بکەین ئەگەر هاتوو ڕۆشنبیرانیشمان کە دەزانم بە هەزاران کورد یان ئەوانەی کە کوردی دەزانن، کورد زمان، مەبەستم تەنیا ڕەنگە کەسەکە بەخۆی کورد نەبی بەڵام کورد زمانە دەتوانی زمانی کوردی دەزانی، دانیشتبی ئێستا لە پشت کۆمپیوتەرەکانی و دەقە کوردیەکان و دەقە ئینگلیزیەکان وەربجێڕیتە زمانی کوردی، بەڵام چونکە ئیشەکی زۆرە، چونکە کارەکی زۆر گرانە، چونکە کاتەکی زۆری دەوێت، چونکە زمانی کوردی و زمانی ئینگلیزی هەردووچیان دوو زمانی زۆر دەوڵەمەندن و چونکە بوارەکان زۆرن، وەکو بۆ وێنە بواری وێژە، بواری شعر، بواری فیزیا، بواری کیمیا، بواری بیرکاری، بواری بە هەزاران بوار هەیە. کەواتە ئیشەکە ئیشەکی گەورەیە، کاتی دەوێ و ماندووبوونی دەوێ. بە تایبەتیش ماندووبوونیشی دەوێ، بە تایبەتیش چونکە ئەو کەسانەی ئەو ئیشەی دەکەن وەکو خۆبەخش ئیشەکەی دەکەن و هەموو زمانەکانیش کە لە گوگڵ هەیە کەسەکان خەڵکەکە بە خۆی وەکو خۆبەخش کاتی خۆی تەرخان کردیا و ئیشەکەی وەرجێڕانەکەی کردیا. بێگومان تەنیا زمانی کوردی نییە کە نییە لە گوگڵ، زمانی دیکەش زۆرە، چونکە تا ئێستا ئەو زمانانەی کە هەنا نزیکەی کە دەشنووسرێن، بێگومان ئەوانەی کە نانووسرێن هەر یەکجار زۆرن، بەڵام ئەوانەی کە هەنا نزیکەی 3570 زمانە کە دەشنووسرێ کە لە گوگڵ ترانسلیت تەنیا تا ئێستا 109 زمان هەیە. کەواتە بێجگە لە کوردی زمانی دیش گەلک زۆرە کە نییە. کەواتە تەنیا کوردی زاراوەی باشووری کوردی باشوور نییە کە نییە لە گوگڵ. ئێستا پرسیارەکە چییە؟ ئایا ئێستا چ بکەین؟
ئێستا ئەمە تەنیا دەتوانین ئەوەی لەسرە خۆمانە بکەین، نەک ئەوەی کە گوگڵ دەکا ڕەنگە ئەو نەتوانین زۆر دەستکاری بکەین. بەڵام هەموو ئەو کەسانەی، هەموو ئەو گەنجانەی، هەموو ئەو ژن و پیاوانەی کە کوردی دەزانن، هیچ مەرجە کورد بن، کە کوردی دەزانن و ئینگلیزیش دەزانن، لە هەردووچیان باشن و تێگەیشتنی تەواویان هەیە لە هەردوو زمانەکە، دەتوانن دەست پێ بکەن و وەرجێڕان بکەن، کەواتە وەکو دەڵێن بە باسک و قۆڵی لێ هەڵکەین و دەست بە وەرجێڕان بکەین بە یەکەوە، چونکە ئیشەکە بە تاکە کەسی ناکرێ، چونکە دەزانم بە هەزاران کەس هەیە ئێستا ئەو ئیشەی دەکا، بەڵام هێشتا هەر کەمە، چونکە زمان زۆر بەربڵاوە. کاتە پێویستمان بە تایبەتی ئێستا ئەو کاتەی کە زۆربەی خوێندکاران ئەوانە ناڵێم کە پۆلی 12 ئەوانی دی 11 و 2 و کەسانی دی کە لە زانکۆی دەخینن، زانکۆیان تەواو کردیا، ئێستا کاتەکی زۆر گونجاوە دانیشین ئەو کارەی بکەین، واتە داتایەکی زۆر بنێرین لۆ گوگڵ، هەتا ئەوانیش داتایەکی زۆر کۆبکەنەوە و زمانی کوردی زاراوەی کوردی باشوور لە گوگڵ دانین. چ بکەین؟ یەکەم شت بێگومان دەبی بەشدار بین، ئەوە یەک لە ئیشەکانە. پاشان هاوکاری کردنی یەکتری، ئەوەی ئەمن بزانم زۆرمان بە تاکە کەسی ئیش دەکەین، ئەمن بەخۆم یەکەک لەوانم بەداخەوە کە ئەو هایە، واتە جەیەکمان نییە سەکۆیەک کە کۆمان بکاتەوە هەموو ئەوانەی کە ئەو ئیشەی دەکەین، هەتا بتوانین لەگەڵ یەک هاوکاری یەکتر بکەین، گفت و گۆش بکەین، چونکە هەر یەکەکمان زیرەچین لە بوارێک، بۆ وێنە یەکێک لە کیمیای زیرەکە، زاراوەی کیمیا، یەکەشکە لە زاراوەی ئامار و زاراوەی بیرکاری، یەکەشکە لە زاراوەی تەندروستی و زاراوەی پزیشکی، یەکەشکە لە زاراوەی زمانەوانی، کەواتە هەر یەکەمان دەتوانین سوود لەوی دیکە وەربگرین و ئەگەر کرا دەتوانن چەند گەنجەک کۆ ببنەوە بۆ وێنە لە چایخانەک یان قاوەخانەک. مەبەستم ئەوە نییە لە تەنیشتێک دانیشن لەو بارودۆخە، مەبەستم هەر یەکە بۆ وێنە مەترە کونی و 2 مەتر لە یەک دووربی، هەر یەکە ڕەنگە مۆبایلەکەی یان کۆمپیوتەرەکەی دەستی لە تەنیشت بی و کاتەکی خۆشیش بەسەر ببا، لە هەمان کات دەست بکا بە وەرجێڕان. شتەشکەش کە زۆر گرنگە ئەویش وەرجێڕانەکی پوختە، واتە ئەمن دەبی یەکسەر بزانم ئایا ئەمن پێویستە هەتا وەرجێڕانەکی پوختە بکەم، چونکە بەداخەوە وەرجێڕانی وشە بە وشە بە کەلک نایێ، بەڵکو وەرجێڕانەکە دەبی وەرجێڕانی دەقیبی. ئەمن هەموو، چونکە لە کاتی وەرجێڕان تەنیا ڕستەم هەیە، چونکە وشە بە وشە زۆرە لە ئینتەرنێت، فەرهەنگمان زۆرە کە وشە بە وشە وەردەجێڕی، بەڵام وەرجێڕانی دەق ئیشەکی ئاسان نییە. کاتە وەرجێڕانی دەق زیاتر و هەمیشە لە کاتی وەرجێڕان دەبی ئەمن تەختەکلیلەکی باشی کوردیم هەبی کە بەداخەوە ئەوە ئیشەکی ئاسان نییە گەڕان بە دوای تەختەکلیلی کوردی. زۆری تەختەکلیلەکان تەختەکلیلی فارسینە یان عەرەبینە یان ڕەنگە داری و پشتە و ئەو تەختەکلیلانە کە تۆزە گۆڕانکاریان لەسەر کرایە یان هەر نەکرایە و کورد زمانان بەکاری دەینن، بەداخەوە کە تەختەکلیلی کوردیەکی پەتی بە تەنیا کوردی بی، ڕەنگە ئیشەکی ئاستەمبی. و هیوادارم ئەو گەنجانەی کە لەو کارەی دەزانن تەختەکلیلەکی کوردی
تەنیا کوردی بەکاربێنن یان دروستیکەن و بێگومان تەختە کلیلەکەت بێگومان دەبی ئەو پیتانەی هەموو لەگەڵ بی. ئەگەر ئەو پیتانەی لەگەڵ نەبی وەرجێڕان وەریش بجێڕی ڕەنگە گوگڵ هەروە بزانێ ئەوە زمانی عەرەبی دەنووسی یان فارسی دەنووسی یان هەر زمانە چی دیبی کە ئەوانیش بە پیتی ئارامی دەنووسن. کەواتە ئەوە یەکەکە لە مەرجەکان. مەرجی دووەمیش نووسینی ستاندەردی یان نووسینی پێوانەی. نووسینی پێوانەی مانای چییە؟ واتە هەمومان وشەکە وەکو یەک بنووسین. ئەگەر کرا زۆر جار ئاستەمە بکرێ، زۆر جار ناتوانین، بەڵام ئەگەر کرا بۆ وێنە وشەی وەرجێڕان. ئەو نووسینە ئەمن هەز دەکەم باشترین نووسینی وشەی وەرجێڕانە یان وەرگێڕان. بەڵام یەکێک ڕەنگە ئەو ڕەئی ئەو هانە نووسی بچی ئەوها بینووسی، ئەمن هەز دەکەم ئەوە باش نییە. یەکەش کە ڕەنگە ئەو پیتە بزوێنەی ئەوها بینووسی نەیبی لە تەختە کلیلەکەی ئەوەی بنووسی بەخۆی بڵێ جا چییە هەر نووسینە و هەر تێدەگەن و بەڵام ئەوە بە من باش نییە. یەکەش کە ڕەنگە پیتی بزوێنی ئێی نەبی یان جێ نەداتێ یان نەزانی ئەوها بینووسی. یەکەش کە ڕەنگە پیتەکان تۆزەک لە یەک دوور بکە وەکو ئەوەی وایە دوو وشەی نووسیبی وشەی پیتی یەکەم بە تەنێ بنووسی پیتەکانی دیش تۆزەک لێی دوور بکاتەوە وەکو ئەوەی وایە کە باشی نووسیبی. بێگومان ئەوە و بەدەیان نووسینی دی ئەوە بێجگە لە نووسین بە پیتی لاتینی. لەوێش دەتوانم بڵێم هەر کەسە و بە کەیفی خۆی دەنووسی. زۆر جاریش تووڕە دەبن ئەگەر تێنەگەی لە وشەکە. زۆر بەداخەوە کە هێشتا کورد بە پیتی لاتینی نانووسین، کەواتە لەبەر چ خەڵکەکە دەستی پێکردێ بە پیتی لاتینی دەنووسی کە ئەو هایان نووسی هەر کەسە لە جێی خۆی. هەندەی دی زمانی کوردی لە ناو گوگڵ بزر دەبی، واتە گوگڵ کە دەیەوێت توێژینەوەک بکە یان نەک گوگڵ بە تەنیا ئینتەرنێت هەمووی وشەکان دەینی دەقەکان دەینی دەبینی هیچیان کوردی نینە. یەکەچان دەچیتە قاڵبی عەرەبی، یەکەچان دەچیتە لای فارسی، یەکەچان دەچیتە لای داری، یەکەچان دەچیتە لای ڕەنگە ئینگلیزی و ڕەنگە ئەو زمانانای دی کە وشەی کە پیتی لاتینی بەکاردێنن. کەواتە لەو ناوەی چێ بزر دەبی؟ کورد بزر دەبی. کەواتە کە کورد نووسینەکەی بزر دەبی وا دەزانن بەرهەممان کەمە، وا دەزانن پێویست ناکە تەختە کلیلی کوردی هەبی، وا دەزانن پێویست ناکە لە مۆبایلە نوێیەکان زمانی کوردیش هەبی. کەواتە ئەگەر ئەمە با کوردی بە لاتینی بنووسین هەر هیچ نەبی بە شێوەی کوردانی زاراوەی باکوور بنووسین، هەر نەبی زاراوەچی هەتا ڕادەیەک دیارە لە ناو ئینتەرنێت. ئەوە ئێستا ئەمن تۆزەک دەچمە لای ماڵپەڕی گوگڵ و تۆزەک نیشان دەدەم کە ئەگەر ویستتان بەشدار بن چ بکەن. کە دەچنە لای ئەو ماڵپەڕەی کە نووسرایە گوگڵ ترانسلیت، ئەمن چونکە گوگڵەکەم بە سویدیا نووسرایە ئەوها نووسرایە، بەڵام بە جۆرەی گوگڵی ماڵپەڕینگۆ بزانە چ نووسرایە. زۆربەی زۆریشتان ڕەنگە ماڵپەڕەکانتان بە زمانی عەرەبی نووسرابی یان بزانە زمانی ئەو وڵاتەی لێی دەژین، کەواتە لێرە بزانە چ نووسرایە. بەڵام لێرە لەو خوارەوەی نووسرایە گروپ. ئەو گروپ ئەگەر کلیک لەسەری بکەین ئێوها
دەنووسرێ دەبی ئەتوو ئەکاونتت هەبی لە ماڵپەڕی گوگڵ هەتا بتوانی بەشدار بی. کەواتە یەکەم شت پێویستت بە کردنەوەی ئەکاونتەکی گوگڵە. کەواتە ڕەنگە لێرە بە کەلکنەیە ئەکاونتی یاهوو یان ئەکاونتەکانی دیکەم هەبی، ڕەنگە گوگڵ ڕازی نەبی، ئەمن نازانم، بەڵام لە 100% ئەوهایە کە گوگڵ دەیەوێ ئەکاونتەکی گوگڵ بکەیەوە. گریمان ئەکاونتەکی گوگڵمان کردەوە و لێرە دەینە لای ئەو ئەکاونتە. لێرە دەچمە ئێستا کلیک لەسەر وشەی گروپ دەکەم هەتا بتوانم بچمە لای بەشدار بم لە وەرگێڕان. کە کلیک دەکەم دەبینم لێرە 2 هەڵبژاردەم هەیە، بەڵام پێش هەموو شتێک لێرە دەبی هەڵبژێری دەتەوێ کامە زمان وەربجێڕی. ئەمە لێرە نووسیتم لە ئینگلیزی، لۆ کوردی، بەداخەوە ئەوان لێرە نووسیتیان سۆرانی، ئەوەی بەلای من باش بوو بیان نووسی بە کوردی باشووری و زاراوەی کرمانجیش بنووسین کوردی باکووری. ئەوە وشە کوردیەکەمان هەر لەگەڵدا دەنا لە بیرمان نەدەچووە. کەواتە ئەمن هەڵدەبژێرم کوردی و ئینگلیزی، و چونکە هەمیش هەر دەبی ئینگلیزی هەڵبژێری، کوردی ئینگلیزی و کوردی ئەوەی هەڵدەبژێرم. ئەو جە لێرە 2 هەڵبژاردەم هەیە. یەک لە هەڵبژاردەکان ئەوەیە کە بەڕێزانی دیکە وشەیە دەقیان تەرجمە کردیە وەرجێڕایە. ئەمن لێرە تەنیا لە سەرمە بنووسم بەڵێ وەرجێڕانەکە ڕاستە یان نەخێر وەرجێڕانەکە تەواو نییە. کەواتە با لێرە ئەمن کلیک لەسەر بکەم بزانم چ دێ. لێرە کە تەمەشا دەکەین دەنووسرایە ئەو ڕستەیە